باشا دايجان ده بس الشيكون بتاعتكم داي خيروا داي خيروا داي خيروا شوي تكسبون ايش شيكون برازهم ده شيكون باشا دايجان سلام عليكم. عليك السلام. تمام مصطفى. والله يا باشا. باشا دايجان باشا بطل طاقتني ده داي خيروا تهينوا مني برسي مني عيبه مني داي خيروا بخير. بس باس هو دايك بقتل قلاكر. بله. جا خلق وقت لقل دايك شاكا كرم عيبه عيب. الله جان او جيلي وش بس زان بلن عيبه. جا باشا ايوه عيبه زان شيا. عيب زحمت ايوه شيتان كلبت شيتان بو ايما بنيادنا. يا ما زورش ما كنت. هو بس ايما هاد قرب سري وداماوي فيش مرقايتي. وكو ايوه دستي وين. ايوه اساس دو دقه انترنت انا بسري نيتان ليت هويك. الله جان بو مسألة پێشمەرگایەتی تان سەر و سەر چاو تاوانی من چی لەو سەردەمایە لەدایک نەبوو بۆ مەسەلەی ئینتەرنێتەکەش هەر باسی مەکە ئێوە بە گەڕێکێک 4 کەلیمە ئینگلیزیتان نەزانی وای ڕاستە ئێمە 4 کەلیمە ئینگلیزیمان نێستا بەڵام ئێمە ئەمانزانی چۆن حرمەت لە دایک و باوکمانەگری تێگەشتی وەڵڵاهی ئەو کوڕی من ویتایە خوا ئەیزانێ بە پەژمە لەم بردیە تا و شوێنە نەزان مامۆستایانە کوێ هەتا ئێمە بردی بە پشتە من مەبە تەداخلی شتێک مەکە کە پەیوەندی بە تۆ نیە بەس نا ئێوە هەروە فزوڵی بێتەکێتن وەڵە من بۆ تۆمە بۆ تۆ بۆ خۆتە بێت تۆ جارێ عەزەن نەبێ ئەو قایشەوە بەسەر وەسیارە لێفڕی دیارە خەمی منتە هەردووکمان لە یەک سیارەیان یاوە تا بە یەک وەکەین یاوە تا بە یەک وتیاج ڕاستی کورە زەمراقی و چە لە حالێم چییە گوێمان لە گۆرانیە بێ خۆشت دەخاڵە جان لای بۆ کەی گۆرانی ئەوە گۆرانی نییە ئەی چی گۆرانیە خەرە سەر شتێکی خۆش ئەها بۆ نمونە شتێکم تازان خوا ئەم تازانە پێوتێ گۆرانی خوا ئەمە گۆرانیە دێڕێکی نازانێڵێ چی خاڵە ژان تۆ بەلاتەوە جوان نیە خەڵک بەلایەوە جوان بەخوا ڕازەکەی کاکە ئێمە حەزمان لەوەیە ڕەحمەت لێ بێ بڵێ حەزمان لەوەیە مەسەلەکەی ئێمەش حەزە هەنی بۆ ئێمە حرام بێ بۆ حەڵاڵ بێ جا ئێوە چی شتێکتان ساکە وەڵای هیچ شتێکتان بەسەر نەماوە ماشەڵڵا لە ساقی و جوانی ئێوە گۆرانەکەتان هەمووی کوردستان و باوکەڕێ تۆ مەلابەرزێنی مەلابەرزێن ئەوە هەر کوژانمەوە دەستی خۆش بێ ئایبینی وریاوتان سێ بە خاڵەکان ئەیبینم با بە خۆی شوێر نیم دەوەرە پیاوەتی بکە ئێستا بۆ تووڕاوی بۆ ئەڵی شیرن هەڵەچنەوە نەوەڵا ئێوە دڵتان ناسکە لە خۆتانەوە تووڕاون دەستی پێکردەوە من یا تۆ وڵا تۆ نەخێر تۆ بووی خاڵی جان قسەکەم خراپ نیە لەمە تاسەیە لەویایە لێ بێ سیارەکە و زەرەری پێگات سەرمەیا بۆ سەقفای ئەرباگی لای شان موسا و هەمیشی بێکۆتەکە قسەکەم خراپ نییە بەڵام ئێوە کە لە ڕق و تووڕەن بەدەست خۆتان نیە بەدەست خۆتان وڵی ئێوە بەس پۆ بجێزان چییە پۆبجیش نازان لە پۆبجیش نازان هەر هیچ شتێکی کە نازانیەوە بەخوا ئێمە لە ئێوە مناڵتر بووین خۆمان بە پیاوەزانی تێگەشتی کوێراییمدا ئێستاەوە چوارتان دەرەقەتی مەڕێ نایە هیچماوە بڕ نییە ڕاستەکەی جاوەرە قڕ بەسەر ئەو میلەتەی چاوەڕێی ئێوە بێبی بن بەڕێوە ئۆنی ماشڵایەوە سێکتەرەکانی ئەم وڵاتەکان هەمووی بژوانەوەتەوە بابە ئێوە کارە ساتن هەر مناقەشەم لەگەڵ ئامەکەت وەرە بابە من گریانم بۆ دوا ڕۆژی ئێوەیە بەخوا گریانە بۆ خۆتان بێت نانا ئەوە ژیانەوەی ئێوەیتیان کاکە ئازایشی جۆ بگرێ یەکشتی پێوەرە ئەم مەوزوعی ئێمە تەنیا لای دەروون حەلە بێت ئێستا تۆ بۆ شوێچی ئێستا چون بۆ لای دەروون باشە بۆ لێرەوە لای من ئاواوە ڕۆژ نانە هەڕێک بۆ لای دەروونەچین لای ئەو حەلە بێت فەرم من ناتر بەخێر بێت سڵاو کاک کاقەر سڵاو لێ بێت تاو کاتی تە ناو ستۆدیۆکۆ دراماکە هاتووم بۆ لای جۆنەڵی دانابەزن بەرەوڵە دابەزین بۆ نا میوانداری وەرە باشە بەڕێزێک با سیارەکەمان بۆ لابە سڵاو لێ یەک دەقە فەرم قوربان سارە بەخێر بێت ئەحواڵ ئەمڕۆ بەڕاستی لە سلەیمانیەوە هاتن باشە تا چەند قەناعەتێ بوو مناقەشەی هەبوو کە کردان ناچۆ با سارەکە لێو نایە چکە گەرج لێ خوڕیاکە بێت
فەرموو دانیشن با دانیشم دانیشن جواب هەموویان دوایی دانیشن يا الله بخير بخيرات زۆر زۆر بەخێر بن زۆر سپاس ئەگەر ئەم درامایی کە بینیمان یعنی کۆپی گەیتە ناو ژیانی ڕاستەقینەوە خۆتان قەنەعەتتان پێێتی ئەمە هەیە هەیە بە تەشی دێم شڕەت دەنوکە لە بینی هەموو با بڵێن ئەو جیلی پێش و جیلی ئێمە هەیە کا قار هەیە بە دڵنیاییەوە جیاوازی زۆرە لەبەرەوەی ئەوان لە بارودۆخێکە هاتوونتە دنیاوە لەگەڵ ئێمە جیاوازی هەیە ئێمەش لەگەڵ باو باپیرانی خۆمانە جیاوازیمانە باش شاباز جان بەخێر بی لە سلەیمانیەوە هاتی زۆر سپاس ئەوە بزانم کەم بەرنامە گۆرانی ناڵی برادرانی شەمووی چاوەڕیانە کرد گۆرانی فڵی بەس گۆرانی تیانە ئەم جارە بێ گۆرانی بوو توێژی لەو گەنجەدان خۆشانەی پێو لە هەردوو دنیاکە هەیە ینی هەم گۆرانی کۆنەڵی و هەم گۆرانی تازی خۆشە هەیە ئەمە حەزی خۆتە یان ئەتەوێ ئەم دووجی لە ڕازیکی بەڕاستی وەک باگراوندی هوەری حەزی خۆم ئەسڵەنە و دنیایانێکە تیاین لەوانێ ئەگەر بە حەزی خۆم گۆرانی بڵم کەس جۆن نەگرێ بۆچی بە حەزی خۆت زۆر مۆدێرنەیڵی مەبەستە زۆر مۆدێرن و زۆر جیاوازی ژانی بەو ستایلی کە من ئەمێ گۆرانی بڵم لەوانەیە زۆر کەسەر بڵێ ئەوە کەواتەوەکو هوەرمەندێکیش تۆ حەزی هوەری خۆت کردووە بە قوربانی حەزی جۆگرەکانە تقریبا ئەبێ ئێمە ڕەچاوی یەکشت بکەین ئێمە لە کۆمەلگایەکەین زۆربەی کۆمەلگاکانیش هوەرمەندی گۆرانی بێژ گۆرانی بۆ گوێگر ئەڵێت بەڕاستی بەڵام تێکەڵاو بوون لەگەڵ ئەو گوێگرێت هەتا کوێت ئەبات چکە تێکەڵاو بوونی من لەگەڵ گوێگری کوردی هەتا ئەو جێی بردوم کە ئەم بینیت باش ئاخان پرسیارێکم ئێستا لە دڵایە بەس ئێستەکەم و پرسیارە بۆ تۆ نابێت با لە مامۆستای بکەم دوای بینەر نەڵێ ئاهەنگخانی خستە ئەخیرەوە مامۆستا هەمیشە بە درێژایی مێژوو میلەتی کورد یعنی بۆ خاڵێک گەڕاوە کە تیان ناکۆک بێت و یەکتری تیا بخوات ڕامەت لە بابەت ئەم بابەتەی ئێمە باسیەکەین ئەم دیاردەی ئێمە باسیەکەین ئەو خاڵەیە یان ئەمە حەقیقەتی هەیە و دیاردەیەکی جیهانیە و لە وڵاتی چۆک و ئەڵمانیا ژیلی کۆن و تازە ئاوا لە تەکسیەکەەوە بیگرە بەزمیانە هەتاوەکو دوای بەڵێ ئەو دیاردە لە هەموو جیلێک هەیە جیلی پێش خۆم گلەی لە من کردووە منیش لە جیلی پێش خۆم کردووە بەڵام دەمێنێتەوە سەر نەتەوە هەیە نەرمە شتی گەورە ناکات تونندڕەو نییە لەسەر قسەیەکی ئەها باسییت یەکسەر هەچەندە تەمسیلی بوو جوانتان نواند بەڵام یەکسەر کاچی سایق هجومی کرد ئێوە خراپن ئەوی جوابی دایەوە نەخێر ئێوە دواکەوتون تۆزێک من باڵای تێدا بووەنە باش بەڵام ڕاستی ئاشتا کورد بە دو ینی بە موچێش و بە ئەوە لێکتر لە هەندن عیبەکرد لێ ببینی بەڵێم ئەتوو غەڵەتی ئەمە ڕاست واقع بەدا خۆزگە دیاردەیەکی کۆمەڵایەتیە بوو نەمانوتایە کورد بەس بۆ هەر ئەبێ وا بڵێ ینی خۆزگە دیاردەیەکمان باسە کرد دیاردەیەکی جیهانی بواە و تۆزێ دڵ و دەروونمان ئەهۆن بایەتەوە بەڵام کورد لە هەرچی دیاردەی ناشرین هەیە ئارە 24ەکەی بۆ خۆی هەڵبژاردووە ینی ئەو ناکۆچێت تونگەی هەڵبژاردووە ئەو جۆرە لە قسەکردنی هەڵبژاردووە بوو ئەوە دوژمنی یەکتری وەڵانەتەوە هەیە لەمە خەراترە ئەوە بزانە ئێمە نەرمیشین با بڕین لە چاهندێک نێتەوە بەڵێ بەڵێ ناویان ناهێنم بانە نەبێتە ئەنسوریات ئێمە یعنی تۆزێک با لە ژێر پەنجین بەس نەتەوەی دیکە هەیە بڕۆ لە ڕووی بقیڕێنە دەڵێ ببوورە ڕایەکەت وەردەگرم ئەگەر لەگەڵیشت نەبێ یەکسەر لێت ناکاتە کێشە لێت ناکاتە هەڵڵا لە بۆ ژیان لە بۆ خۆی دەژیە ئەو قسە زۆر جوانە ئێستا بیرم هاتەوە یەک لە قسەکانم نەتەوە هەیە لە بۆ خۆشی خۆی دەژێ نەتەوە هەیە لە ڕقی یەکتر دەژێن کوردەکە لەوە مەجموعەیە ئێمە لە ڕقی یەکتر دەژێ بەداخەوە بە ئەم دیاردانە ئەتوانین قۆڵکەینەوە بۆی کە ئێمە خەوی گەورەمان هەیە لە وڵاتە هەمومان بە دروشم خەوی گەورەمانێ ئەمانەیە هونەرمەندەکانمان جیهانی بێ ئەمانەیە نووسەرەکانمان جیهانی بێ سیاسیەکانمان جیهانی بێ خاچی وڵاتەکەمان جیهانی و دەوڵەت و ئاڵاکەمان جیهانی بێ
بەڵام ئێمە جارێت لەم هەنگاوانە کێشەمان هەیە ئەمە جۆرێک لە خەیاڵ پڵاوی نییە کورد ئەوەی دەوێت بەڵێ کورد خۆخۆرە کورد لێ ناگەڕێ ئەو برادر خۆشەویستە بێتێ جیهانی ویان بۆ سرە لە قێنی شابەس شوانە قسەکەی تەوە جەبا ئەم نمونەیەکت بۆ بێنمەوە عێراقی کازم ساهر بێتەوە ئێرە کە خەریکە بڵێم تاکە هونەرمەندە عێراقی جیهانیە ڕاست دەیکوژ ویان وەڵا خۆ بەداخۆڵم بەس دەیکوژن 2 میلیۆن تهدیدی بۆ چوە وایە کاک وەمەزانە ئەتو شتێک لە عەرەب باشتی شتێک نەرمتری ها عەرەب مەشهورن کە عنیفن دەست دەبەشێنن زوو دەنگ بەرز دەکەنەوە ئێمە شتێک باشترین بەڵام هەر لەو خانەداین بەداخەوە ئاخە ئەمە ڕەنگە ئەگەر هەمیشە لەگەڵ برادرانە کە بەرنمەیەک دروست دەکەین کە بیرۆکەی بەرنمەکە خەمە ڕوو هەندێک جار هەندێک لە برادرانە لە نەمە باسێکی بەسیتە و کورە شتی گەورەتر هەیە و بەس کە ئاوا ئەچیتە قۆڵایی بابەتەکەەوە و نمونەیەکی زیینوش لێرە دانیشتووە کە گەنجێکە تازە گۆرانیەڵێ شابێتێکی هەیە دەنگی خۆشە بە هیلاکەت و ڕەزالەت و دەردەسەری خۆی ئەگەر لە ڕووی مادیۆ دوو پولپیاکە ئەگەر لە ڕووی ئەوە بەڵام بۆ کۆمەڵگەکە پشتی ناگرێت بۆ هەمیشە ئەمانوێ خاڵێک بدۆزینەوە دژایەتی یەکتری تیا بکەین شاباز ئەگەر نانەوەیەکیش بڕەنگە هەماشتی بەرامبەرەکرێت لە خۆیەوە ینی ئەمە کاریگەری چییە لەسەر ئەو خەیاڵە گەورانی کە ئێمە هەمانە و ئەو دروشمانی کە ئێڵێم ئەمە من خوا نەخواستە من حەزەکەم ڕەنگی یەک چا لە وڵاتە جوان بێ ینی من جگە لە دیوەکەی ژیانی خۆم من باوکم شەیدە ینی حەزەکەم ڕەنلانیکەم خوێنی باوکم بەزایەنەچێ بەڵام ئەم برینانە ئەبێ هەڵەینەوە واز لەم هەموو دروشمە بێنین ئێمە واین ئێمە واین ئێمە واین ئێمە واین بەڵام ئێمە واینەکان هیچی بۆ نەکردوین هەر لێرایە ئەمە کاریگەری لەسەر ڕوتی ئەو پێشکەوتنە هەیە کە خەوی پێوا بینین ئێمە پێشەموش دەبێ بگەڕێنەوە بۆ ئێمە بەو شێوێ ڕەفتارەکەین کورد بە شێوەیەکی گشتی ژێردەستە بووە لەوتەی هەیە بە حەسرەتی ئەوێ ببێتە خاوەنی وڵاتی خۆی خاچی سەر بەخۆی خۆی دەوڵەت و پاسپۆرتی خۆی ئەو ژێردەستەیە ڕەگ و ڕیشەی هەیە تا بچووکترین ئەندامی خێزانەکەش هاتووە تەسیری کردوتە سەر پەروەردەمان تەسیری کردو سەر بیرکردنەوەمان هەمیشە وەکو ژێردەستەیە خۆمان ئەبینین بەڵام لە هەمان کاتیش چونکە زۆرین ڕێژەمان زۆرە و ناویشمان هەیە وەکو کورد وەکو پێشمەرگا یعنی بڵین ناوبانجێک دروست بووە کە ئێمەی بە شێوەیەکی گشتی بە دەوڵەتان ناساندووە بەڵام ئێمە وەکو پێشمەرگە وەکو زۆرترین قوارەی میلەت کە خاوەنی خاچی خۆیانین خاوەنی وڵاتی خۆیانین یعنی ناوبانجێکمان هەیە و لە هەمان کات ئەساڵەتەکەش کە خاک و وڵاتەکەی نیمانە لەو بینەیە خەریک ئێمە کەسایەتی خۆمان نازانین چۆن پێناسەیەک بۆ خۆمان بدۆزینەوە ئایا ئێمە ئەمانەوێت لەگەڵ ڕاوتەکە بڕۆینە پێش وڵاتێکی پێشکەوتوو ئەم دیاردەیەکە ئێمە باسیەکەی ینی ئەم دەسوپل نەرم نەکردنەی جیلی کۆن و جیلی تازەیە مەسلەی جیلی کۆن و جیلی تازە من ناڵێم بەس کوردوایە ئەمە شتێکی عالەمیە ئەو جیاوازەی لە بینی جیلی کۆن و لە بینی جیلی ئێستا جیاوازی بیرکردنەوە و ڕفتارە جیلی مەسەلەن جیلی من لەگەڵ جیلی مناڵەکانم بە شێوەیەک نزیکین لەیەک تەمەنمان زۆرێ بەڵام جیلی باوکم و دایکم لەگەڵ منداڵەکانم بۆشاییەکی زۆر لە بینیانە هەیە ئەو بۆشاییە لە سەردەمی سەدەکانی ناوەڕاستە وجودی نەبووە کەی دروست بووە لە دوای سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازی دروست بووە وەختێک کە ماس میدیا دروست بووە وەختێک گۆڕانکاری لە ژینگەی کۆمەڵایەتی دروست بووە وەختێک کە مەسەلەن لە بینی هەر 20 ساڵێکە بە شێوەیەکی ڕێژە لە بینی هەر 20 ساڵێکە مۆسیقا ئەگۆڕێ خواردنە گۆڕێ ڕفتارەکان ئەگۆڕێن ئایدۆلۆژیا ئەگۆڕێ ئەگەر وەکو مامۆسا باسی کرد یعنی خۆماڵەکەی بتۆڤن لە ئەڵمانیا ئێستاش پارە پایاکات یعنی جیلە تازەکە تاعنی بتۆڤن ناکە ڕێزی لێگرێ وەکو پەیکەرێکی پیرۆز داینەوە بەڵام کێشەکە لەوایە کە ئێمە ئەم جیلە تازێ وەکو لە دراماکە بینیمان یعنی احترامی جیلی پێشووتر ناگرێەوە تاڵێ ئەمە هەموو گۆرانەکان کوڕوزانەوەی وایە باسی پێشمەرگە کرد حتا لە ناو پێشمەرگەشا مەسەلەن بەشێک لە پێشمەرگە کۆنە بەڕێزەکانمان ینی بیرکردنوان وایە ئەوەی کە ئەگەر فیشێکێکی نەتەقان و لە شاغ نەبوویتە شۆڕشی نەکردو و فریای ئاوادانکردنەوەی کوردستان نەکەوتو مەسەلەن تەمەنی من بڵێم چیکە فریای ئەو شۆڕشە نەکەوتو پێما بێ پێشمەرگەیەکی بەڕێز لە ناو میوانەکانە
با ئەمە قسەی لەگەڵا بکەم عەفوم کە ئەگەر مایکەکەم بیتێ قوربانجان بەخێر بی قسەی تۆ بۆ گەنجی ئەم سەردەمە چییە؟ ئینشاءڵڵا لەمە زیاتر ماندوو ئەوان ماندی تر بن زیاتر لەمە لەوەی بتوانن ئەمە ئێمە پیر ینی خلاص ئەوەمان نمایە بەس ئەوان داوا دەکەین بەڵکەم لەمە زیاتر ماندی تر دەبن پێتان وایە ینی بڕواتان بە گەنجی ئێستا هەیە کە ئەو بکەن بەێ ئێستا گەنجی ئێستا دێ ئەگەر بتوان ینی دەتوانن ینی لەمە زیاتر فکر و هۆشیان بە قووەترە لێمە باش دەسەکانە خۆش بێ و سەرکەوتوبی پێما بێچێ لەم بەڕێزانە جەنابێتوی قسە بکە پێش بەردامەکە قسە بۆ کردم زۆر ڕاشکاوانە هیوادارم لە بەردەمی کامێراشە ئاوا ڕاشکاوانە قسە بکەی کە بەڵێ سەرەتا سوپاسان دەکەم قسەکە هەموو میلەتێک باسی دەکات دەرە گەنج داهاتوی میلەتە احترامان دۆزیری کۆن کە ئەمە هەموونەوەی وانین هەموو پەروەردەی دەستی وانین شەڕەفیمە ئەوانن کە لە بۆمایان دروست کردیە بەڵام ئەوان گەنجێتی خۆیان کرد و ئێستا لە داهاتوو دەژیان وەگەر داهاتوەکەش تەماشاکەن ئێستا زۆر تاریکە ئیسراحەتێکمان نییە خۆشێکمان نییە شتێک نیە تێدا بحەسێنەوە شتێکەیە کە ئەمە شەمەدە فەرمان نەدی یەکسەر فڕۆکەخانەماندانە ئەمە مافی سەرەتایەکانی مرۆڤمان بەدەست نەکەوت یەکسەر پڕمادەر بۆ مافی ئافرەت ئەمە لە شتی زۆر بیسکەوە دەستمان پێ نەکرد مەرحەلە مەرحەلە یەکسەر لە داهاتوەکی زۆر گەش چاومان کردەوە لە ئێستا کە و فەرقە گەورە لە بینمان دروست بووە نەحەقی وان ناگرم بگرە گەورەی لە بۆمە کە باشە پێت وایە جیلی پێشووتر ڕێگرە بۆ ئێوە یان هاندەرە بۆ ئێوە ئەگەر دیقەت دەی ئێستا ئەمە مامۆستاکانمان زیری پێشوە حکوومەتمان زیری پێشوە هەموو دام و دەستگاکان زیری پێشوە گەنجێک نبینم لەسەر حکومی گەنجێک نبینم بڕیار بدە ئەو شتێکە لە ڕابردوش ڕوویدا لە ژێر دروشمی دیموکراسیت بوو بەڵام بە دیکتاتۆرانە بەڕێت کرا باش ئێستا باوەڕم پێم بڵێ جیلی پێشووتر بۆ حکومەتە و بۆ مامۆستایە و بۆ باپیرت و باوکت و بۆ ڕێگرن باسی شخصی ناکەم باسی باوکە ناکەم بەتەنیا باسی حکومەتەکەکەم باسی سەرۆکی وڵاتەکەکەم باسی سەرۆکی کە جیلی پێشووترن ئەم جیلی پێشووتر بۆ تۆ ڕێگرن یا هاندەرن ناڵێم ڕێگرن ناژڵێم هاندەرن ئەی چین وەک بڵێ سلوکێک دروست بە لە بینەی سلوک تەفاهمەکە کە نەمە دەتان بەرەو پێش بچین ئەوان دەتان بەرەو پێش بچن لەبەرەوەی کە دوویرەکە زۆر جیامانە یعنی وەکو میلەت دیسانەوە بۆ بە خاڵی ناکۆچی هەردووکتان و حەزەکەن لەسەری بمێنەوە مناقەشە بکەن ئەکید نا کەسمان نامانەوە میلەتێک بین بۆ بناسرن کە هەمومان ڕەخنەگر و فەیلسوف و زانابین هەر کەسەوە گە تەماشا غەڵەتی خۆی کاتن شتەکان چاکاتۆ دەتانم گرنتی بەس زۆر شتەکان چا دەستخۆش مامۆسا ئەو پرسیارەی کە لەو گەنجەم کرد قسەیەکی جوانی کرد وتی جیلی پێشووی ئێمە حکومەتەکەشمانەر مەحسوبە بە جیلی پێشوو و تەواوی موسسە حکومی و کورە چوزانم حیزبی و تقریبەن ئەدەبیەکانیش هەر جیلی پێشووتر بەڕێوەیە بە ئەم جیلی پێشووتر ئەم جیلی کە ئێستا ئەم جیلە تازەیە بەڕێوە بە هاندەرە یان ڕووخێنەرە وڵای ناتوان بڵێم بزەبت کامیان ڕووخێنەرە چکە ڕووخێنەر زۆرن لە هەردووکلا جا قوربان پێم خۆش ئەو گەنجە خۆشەویستە بە قسەیەکت پێ بڵێم بە هەموو گەنجەکانیش چێتان عسکەری کردووە کەس لە مەوارید هەفتاوهەشتەوە لەو کوردستانە یەک گەنج عسکەری نەکردووە قسەیەکیشتان پێ دەڵێن با ئەوەش قومەلێ بیتەکەنەوە باشەکی زۆری ئەوانەی چوونەتە پێشمەرگاتی بەس لەبەر ئەوە بێ بە وەڵڵاوە بیللاوە تەلا هیچ تاقەتی مامۆستای نەبووە تاقەتی عسکەری نەبووە باشێک باشەکی دڵسۆزە بووە فیداکار هەبووە خۆی بەکوژداوە کە حەزم لەو ڕاشکایەتە ئاخر ئەمن دەزانم باشە جەماعەتێکشت بزانن دوو قسەتان پێ دەڵم سوید کە هەمووی کلینیکس و چوکلاتەوە نا لێدان لە مەکتەبەکانیان قەدەغەیەوە نا بەڵێ باشە دەزانی بنەماڵە گەورەکانیان منداڵەکانیان دەنێرن مەکتەبێکی کە لێدان هەبێ ئەوەتان بیستوە دانێ و پیاوان پەروەردەکرێن ئەو قسەتان وەرگرت ئەوەت یەک دوو عسکەری ئەساسی هەموو شتێکە عسکەری بچێ بەردەم زابتێک زانە نەتەوە گەورە و گرنگەکان بەوە پەروەردە بوون دەچێت بەردەم زابتێک زلەیەک لێ دەدا کابران نەخزم تا
نەهاو بیر و باوەڕتە نە خەڵکی شاری خۆتە نایناسی بەڵام احترامن لە بۆ نیشتیمان و سلسلەی مەراتیب و پابەندی دەبێ بڵێ بەڵقی گەورەم کەستان نەیکردووە خەریکە بڵێم زیلی مەش هەندێک ئەم لە سایە سەدام با بڵین ها چوومە عەسکەری تێگەیشتم کابرایەک هەیە بۆی هەیە ئێستا بڵێ دەی بڕۆ خۆت بکوژدە و ناچارم بەخسێ بکەم سەدام هەندە باش نەبوو بەڵام نەتەوەی ڕێکوپێکقسێ بکەم بۆی کە تۆزێک ڕوونتری کەینوانی تۆ کە ئەڵێ ئەسکەری بە مەبەستەوەی سیستەمە سەربازیە جیهانێکی کە زۆربەی میلەتان ئەسکەریانێ نەک سەدام حوسێن ئەسکەری سەدام حوسێن بەڵا بوو هەر لە بۆ کوشتنی ئینسان بوو بەڵام بڕۆ وڵاتە پێشکەوتوەکان کاکە زۆر گرنگە گەنجی کورد 6 مانگ لە باوەشی داچی دوورکەوێتەوە ئەی هاوار 6 مانگ بەسی چ ناوێ دوور لە ماڵێ لە خیوەتێک بژێ ئەوەی نەدیتوە کاقەر سەری بۆ لە قێنی مەڵە خەریکابی تۆ بە کارکتەرە کەی ناو تەکسێکە من ئەمێ پشگیری قسەکانی مامۆستا بکەم کاتی خۆی لای ئێمە یان و ئەوەی ئەسکەرینەکە نابێ بە پیا و لەبەرەوەی ئەسکەری ژیانێکە پڕە لە تند و تیژی پڕە لە غەریبی پڕە لە تینوێتی و هیلاکی و ماندووبوون ینی مرۆڤ والەیەکە کە تەحمل کات باوەڕی بە خۆی بێت شاباس واز لە گۆرانی و هوەرەکەەوە بێنە ئەم جیلەی تۆ و ئەم جیلی کە ئێوەمانان گەنجنتیایە و وەکو ژیانی ئاسایش بەر زۆربەی سێکتەرەکانەکەون ئێوەش ینی وێنەیەک دروست بوو بۆ ئەم جیلە بۆیە ئێمە و درامایشمان وا دروست کرد کە بە جۆرێک لە جۆرەکان ڕێزی خێزانی لا نییە و ئازادی بە جۆرێک تەسەڕوفەکات کە بەرەڵایی کردووە بە ئازادی وەکو زمانە ئامەکەی باسەکرێ ئەمە گەنجە یان تۆ ژۆک و گەنجێک ئیدانی ئەوەوە ئەگەنجاکەی من هەرچەند لەوانە کاری من نەبێ و هونەرمەندێک بەڵام بەرپرسیارەتی ئەم قسەیەکەم وەک ڕوونکردنەوەیەک یان وەک تێبینێک بۆ قسەکانی دکتۆر بۆ قسەکانی مامۆستا قایریش ئێمە قرارە ئینسان دروستکەین قرارە نییە پیا دروستکەین هەنی مەبەسەکەی من قرار ئەوەیە ئینسان دروستکەین ئەم بەرنامانە بۆ یەکە مرۆڤی سالم دروست بێت مرۆڤی ڕێک دروست بێت مرۆڤێکی تۆوا تێگەیشتی کە مەسەلەن مامۆستا ژوتی و مامۆستا کە باسی ئەسکەری کرد و کاقایریش کە باسی ئەو دێڕی دروست کرد کەوتی پیاوە یعنی ئەو پیاوە تۆ بۆ پیاوە تێگەشتی کە پیاوێکی تۆم و تیژ دروست بێ عفو من باش لە مەبەستیان تێگەیشتم ئەوان مەبەستیان ئەوەیە کە ڕاشکاوانە بۆ جوابی ئەو گەنجانە و کە بە دروستبوونی مرۆڤ بەشێکە لە هەلاکەتی یعنی ئەبێ بە مەماندوێتیا بڕۆی تا دروست ببیت ئەمە ڕائێکی ڕاستە بەڵام ئێمە زۆر خاڵی گرنگێکە دەستی بۆ نەبێن و یعنی کە جەختمان لێ نەکردووە گرنگترین شت کە ئێمە لە عسکەری مهمترە لە هەموو ئەو باسانی کە باسمان کرد مهمترە سلکی پەروەردەیە پەروەردەمان زەعیفە ئێمە کاک دەروون ینی لێمدا بەس فێرم کە مامۆستا لێمدا بەس فێرم کە چی فێرم لە ژیانمە دوا ڕۆژی من بە لێدانی تۆ ئەمگەێنی بەچی یان باش ئێمە پیامان دروست کرد نەهامەتی دەردەسەری بینی ئەم مامۆستا بە ڕێزانە ئەم پێشمەرگە دێرینانە من باوکم هەمومان کە سوکارمانە بۆ پێشمەرگەی دێرین و خەباتی کردو بۆ وڵاتە با نەڵێن ئەمڕۆ چیمان دەستکەوت با بڵێن ئەمڕۆ دوای ئەم بەرنامەیە دوای 100 ڕۆژی تر چی دروست ئەکەین ئێمە گەر هەر قسە بکەین و هیچ ئەنجامێکمان نەبێت قسە نەکردنمان باشترە کێشەی ئێمە ئەوەیە کە قسە ئەکەین بەس ئەنجاممان نییە ڕاشکاوانە ویسم جوابی ئەو وەڵامە بەمەوە گەنجی ئەم گەنجی ئەمڕۆ زۆر بە ئەدەبە عەفوو ئەمێ ئەو زۆر بە سەریحی پێ بڵم گەنجی ئەمڕۆ زۆر بە ئەدەبە بۆ گەنجی ئەمڕۆ ئەو ڕەفاهێتی لە بەردەسیایەتی و ئەو عەولەمەی گەیشتۆ پێی ئەو دیجیتال و تەکنەلۆژیا لە بەردەسیایەتی و هێشتا
زۆر گوێڕایەڵە هێشتا زۆر لێ هاتووە من چەندان گەنجێ ئەزانم بە ئایپادەکەی بە لاپتۆپەکەی داهێنانەکات توانێت بۆ نمونە زیرەکترین من لە بوارەکەی خۆمایڵم زیرەکترین گەنج لە سلێمانیە ناوی کاکە زرنگە گۆرانی بێژ هایدە مردووە گۆرانیت بۆ دروستاکاتەوە بەدەنگی خۆی بە ئای زیرەکی دەست کرد تۆ بێ شانازی بۆم گەنجەوە بکەیت باش تۆ لە سا چەند شت لە جیلی سەر و خۆتەوە فێر بوویت و لە سا چەندیش لە جیلی خۆت فێر بوو مرۆڤەکان وازام سەوتم مرۆڤەکان هەمووی ژینگە دروستیەکە ئێمە ئەبێ وەک ئاهەنگخان گوتیت ئێمە ئەبێ بیرمان نەچێت کە ئێمە بە چی هاتێ پەڕیوین ئێمە ژینگە دروستی کردوین ناوماڵەکانمان مزگەوتەکانمان مەکتەبەکانمان و ئێمە کللتوری گەلانی ترمانتیایە کە هێشتا پرسیارەکە و بۆ ئاسان نیە با پرسیارەکە بۆ ئاسانترکەم تۆ لە کێوە و لە چیەوە شت فێرە بی بۆ هەموو شتێکی ژیانێ باش دووبارەی ئەەکەم و باسی ژینگاکەم کە ئەڵم ژینگە ئێستا من لەم شوێنە دانیشتم ژینگەیەکە لە دکتۆر لە خاتون لە مامۆسایان لە تۆ لە کاکشوان شت فێرە بم ئەم شت فێربوونە منم هەڵ ئەبژێرم چی باشە چی خراپەوە نییە چی باشە بۆ من وەرێگرم بەڵام ئەوە ژینگەکەیە کە منی فێر کردووە چی هەڵبژێرم واتە ڕابردووی من جیلی پێشخۆی من ئەو جەنەرێشنەی کە پێش من بووە منی پەروەردە کردو چی وەرگرم ئەگەر گەنجێکی وەک من نەخوێنێتەوە لەو جیلە ڕازیت لەو جیلە ڕازی دۆکو گەنجێک جیلی پێشی خۆم بەڵێ بەو هەموو دەردەسەری و لە بینی هەردوو جیلەکە کامیانە لە بژێری عفو من تۆزێ حاڵە درێژدادڕم باش من پێم وایە ئەو جیلەی پێش ئێمە بە دڵێکی زۆر فراوان و دەرونێکی زۆر پاکەوە کاریان کردووە بەو شێوەی کە خۆیان زانیویانە کاڵم بۆ شێوی خۆیان زانیویانە هەر ئەوەندە بووە بۆ نمونە دوێنە ڤیددیوەکەم بینی ڕادیۆی گەلی کوردستان لە ناو کولانەیەکا بووە تێگەیشتم بەو شێوەیانە زۆر مامۆستا تۆزێک فێر بووە تۆزێ سیاسیانە جوابێتەوە لە وەکو جەنابە لە بنی هەمانەکە نایە شوانە تۆ لە بینی جیلی کۆن و جیلەکەی خۆ تا چیە لەو ژێری وڵای من سەرەتای چی تۆ دراماکە بە تۆ دەسی پێکرد دە لە کۆتاییەوە لەگەڵ ئەو پەڕی ڕێز و احترام بۆ خەباتی ئەو جیلە کۆنێک کە لە پێشەمەوە هەن پێشمەرگایەتیان کردوەزانم بە حرب هاتن ساڵی 60ەکانەوە بە نەهامەتی هاتوون بە ناخۆشی هاتوون بە جەنگاتێ پەڕێنی جەنگی ئێران عێراق جەنگی کوێت هەمووم ناخۆشییانیان بینیەوە بەڵام تاوانی من چەکە بە دەردی خۆ دوتم پێشمەرگایەتیم نەکرد بوو ئەبێ بۆ بم سەربازی بکەم ئەسڵان تا سەربازی نەکەم نابنیانی بە ئینسانیش کامل ئینسانیش تەواو جان ئێستا مایکەکەت بێنم بۆ سەبا مایکەکەت بۆ بێنی کاکە من وەکو ڕەشید مەلا عەزیز گەردی سەرپەرشتیاری پسپۆری کۆمەڵایەتی خاننشین 42 سال خزمەت لە ساڵی 1970 ئەو کاتی پۆلیەکی پەیمانگایی مامۆستایان بووم کە ڕژێمی دیکتاتۆری فاشستی گۆڕبەگۆڕچووی سەدام حوسێن کە پاشگەز بەوە لە پێدانی ئۆتۆنۆمی ئێمە بە هەزاران گەندی پەیمانگا و کۆلێج سەرمان هەگرتو بووین بە پێشمەرگا ئەو ئارامی ئێستاکە کە دروست بووە لە کوردستان 33 ساڵە حکومڕایی دەکات کوردستان ئەوە 34 دەچی ئەوە بەرهەمی خوێنی شەهیدان و خەباتی پێشمەرگەیەکە خوێنی ڕێژکە ئەگەوە بە ئازادی قسە دەکەن ئەو بەڕێزەی کە ئوستادا لەگە ئەو بەڕێزەی کە قسە دەکا دەرێ خەڵک لە ترسان هەرات بووە پێشمەرگا عسکەری ئیزباری بوو نەخێت ئەمن ناویشم نەهات بوو 74 بووم ئەوە 69 بوو ئەوە 17 سال بوو هەموو پێشمەرگە بووینە بە پێ خوێنی ئەبێت شەهیدانەوە بووە ئێوە دەر لە ترسی عسکەری هاتوونە نەخێر ئەمە ناویشمان ناتیە پەیمانگا کۆلێژمان بە یارمەتیت بووین بە پێش ئێستا ئەو دیالۆگەی ئێستا لێرە دەکرێت بوو توێش دەبی گوێ لە گەورەکان ڕاگرن گەنجەکان فێر بن لە بە بەرهەمی خوێنی شەهیدانە ئەنفال و کیمیاباران و 4500 گوت تێکچوو 8000 بارزانانی ئەنفال کران 5000 کەس لە هەڵەبجە کیمیاباران کرا بەرهەمی خوێنی ئەوانەیە و
تێکۆشانەیە کە ئێوە بە ئازادی کەس بە دەستی عسکەری نەبووە بە مامۆستا ئەگەر بیری بووە مامۆساوتی بەشێک نەخێر گوتی زۆری لە ترسی عسکەری نەنەوتی بەشێک هەر پێنجمان ئەمە هەر چارمان ناویشمان نهادووە بووینە پێشمەرگا ئێوە تاجی سەری ئێمە نەکردیا ڕژێمی دیکتاتۆر و پێشمەرگەیشی کوردستان تاجی سەری ئێمە بەس ئەوتی بەشێک تەماشاکە ئەمن وەکو ڕەشید مەلا عەزیز 13 گوندم کرد لە ناوچیا دۆری خۆشناوەتی زرارەتی هەموو منتیقەم کردیا لە منتیقەی بالیسانوە یعنی نەمویستمە پێش ئەوە ناویچیە بەعسی 2 سار پاش ئینتیفازی ئەو هاتیمەوە ناو هەولێر 20 ساری مشریف تەربەیاتیم کردی وەکو پسپۆرێکی کۆمەڵایەتی پەروەردەم کردی و خەڵکم پەروەردە کردی و مامۆستام بیرمەند کردیا بۆی نەوەکی پەروەردە دروستکە بۆی ڕابردووی لەبێر نەسی خێنی شەیدای لەبێر نەسی نەک لە ترسی عسکەری دەستخۆش دەسەکانێ خۆش بێ جان زۆر کورت وەختیەوە پێشمەرگایەتی فەزلێک نییە ئێمە بە خەلکی بفرۆشینەوە حەزەکەم ئەوە یعنی منتهیبی لەو شتەی ئێمە زووتر موالیدەکانی ئەمە مەسە پەنجاکان و باڵێن ئێستا بە زۆری ئەوانەی لە پێشمەرگەی کۆن ماینەوە سیلەکان و پەنجاکانن یعنی کەمەکی کەممایە ئەوتر هەمووی سەقەت و مردوو ئەوەیە جا ئەوە حەقیقەتە ئەوە چییە پێشمەرگایەتی نەفەز لە بۆ ئێمە لەسەر خەڵکانی و گەنج و ئەوانە هیچ ئەوەک نییە بەڵام حەقیقەتێکە ئێمە لە کاتی خۆی زروفەکەمان ئەوها بووە هەستمان بەو معانات و بۆ ئێش و ئازارەی کردیە ئێمە مەسەرەن هەموو ئیمتیازاتێکی ژیانی خۆمان ئەو سەردەم دەسەکانە خۆش قسەت کرد زۆر مهم بوو بۆ ئێمە کەوتە ئێمە نایفرۆشینەوە نەخێر خۆمان نەکردیە ئێستا هەستی عیزبایەتی زاڵە لە ساسی نەتەوایەتی پێشان لە کاتی ماسی نەتەوایەتی بوو بەربەرەکانی ڕژەی باسمان کرد و پێشمەرگێکە و هەموو دەردەسەری و بینیەوە ینی حزبی سیاسیەکەی بە دێگەویشتی یعنی 13 گوندم کرد نەبوو باسی ڕاوی دەنام یعنی تەمەشاکە ئێستا کە هەستی عیزبایەتی زیاتر زاڵە پێشمەرگەیەکی کۆن ئیدانی ئەوواکەی بەڵێ جێبدا من گەنجەکانی ئێستاکە هەم بۆ سۆشیال میدیا و موبایل خەریکن ئێستاکە خوێندنەوەیان لا دروست نییە ئێستاکە من سەرپەرشتیاری پسپۆری خانیشم 6 سار ڕۆژ 1 ساعت و نیو لە پەرتوخانەی خانشین دەخینمەوە گەنجی 3 کەسین دەخینەوە گەنجی ئێستاکە ناخینتەوە کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی باشە خەتایەکی پارتیەکە ناخوێنێتەوە نەخێر خەتای ئەوەیە کە ئێستاکە تەکنۆلۆژیە وا گۆڕایە هەستی نەتەوایەتی زەعی بووە ئێستاکە کێشەی تەمەشاکە کێشەی کورد ئێستا کە زەق بوویتەوە لە بوجە موچە دەسەکانە خۆش مامۆسا وەڵامێکمان بەرەوە من لە بریتۆ وەڵامێکم مایەوە کە ئەوەی کە گوێم لێ بوو بەڵە دیارە گوێی لێ نەبووە دیارە گوتم باشێک و دیارە بەجی لە ڕانە گەیشتوە کە لە هەشتایەکان لە هەولێرەوە هەڵداهاتن دەچوونە خۆشناوەتی بەس لە گوندی پاڵیان دەداوە بەس لەبەر فیراری مامۆستا ئەوەش باس بکە چییە ناوەکانت بدەمێ مامۆستا ناوەکانت بدەمێ یانی درۆ دەکەم نەنە مامۆسا دەکەم وتی مامۆساوتی بەشێک ئێستاش بۆ ئەمە شەڕەڵێ بەشێک بەشێک ئەم چنگ گوتووە لە باشە تو بەشی هەمانت خوار لە قسە دانیشەجا بەناو قسە ناکات بەناو قسە ناکات وتی بەشێک باش ئەوە سلوب نییە مایکتان لانیە ئەو مایکەکە بۆ پەلەمەکە جۆمان لێ نابێت هەر بە دوو قسەی تەواو نابی ینی ئەوە تۆ ئەو مامۆستایش لەوانەیە هەندێک قسەکەی ویش تەواو بی ئەوە هەبووە وا بووە بەڵام بە شێوەیەکی عمومیە دەتوو وەگرا مەسەن جارێ ئەگەر ئەمە باسی شۆڕش بکەین ئێمە مانەن باسی شۆڕشی ئەیلول ئەوی شەر هەمان هاوڕان ئەوی شەرە ئەو قسانی کرد بابەتەکە نەکەین بە دیالۆ کۆمەنە دەیزانی بیستومان لە هەموو حالەت لەو شۆڕشە نوێشەوە لە شۆڕشی نوێشەوە خۆ خەتی جاشایەتی هەموو دەم کرابەوە هەموو دەم دەرگای جاشایەتی ئەوە بەڵام ڕەفسی جاشایەتی کردیتەوە پێشمەرگایەتی هەڵبژاردیە ئەگەر لە گوندێکیش دانیشتبی بەڵام هەر معارەزی حکوومەتی بووە چونکە ئەگەر لەگەڵی نەبووایە لە ژێرەوە لەگەر نەبە هەر کاتێ بگیرابایە یادام دەکرا بە پێشمەرگە حساب بووە دەستخۆش کاک دەروون مامۆسا ئەم پێشمەرگە بە ڕێزانە کە هەریەکان خەباتێکی زۆر گەورە و دوور درێژیان هەیە بۆ ناتوانن لیژنەیەکی گەورە دروستکەن لە بینی خۆیان بتنە بەردەم حکوومەت بسنە بەردەم وەزارەتی پەروەردە بڵێن ئەبێ منهەجی کوردستان منهەجی مەکتەبەکان بگۆڕێ کتێبی مێژووی کوردستان ئەم هەموو تعریبکردنەی تێدا بچێتە دەرە من چیم لە مێژووی عەرەبیە من چیم لە شەڕی ئوحود و نازام چیوتیە بۆ مێژووی پێشمەرگەکانی خۆمانی تێدانە
بۆ شەڕ بۆ ئەوە ناکەن بۆ شەڕ بۆ ئەوەکەن ئەبێ جیلی ئێستا بە زۆر قەدر و قیمەتی پێشمەرگەی لابێ جیلی ئێستا بەهای کۆمەڵایەتی و نیشتیمانی لایە بەڵام بە شێوازی خۆیان بەو شێوازەنیە کە بۆ نەباوکم بەهای نیشتیمانەکەی لای و قەدری نیشتیمان و خاکە کاگرێ ئەمان بە شێوازی تر پێشمەرگایەتی خۆیانکەن بە شێوەیەکی مۆدرن ئەیکەن بە شێوەیەک تەکنەلۆژیا تێدا ئینڤۆڵ بە تێدا بەشدارە ئەم جیلی باوکم و پێشتر و ئەوانە شێوەیەکی تۆزێ خاکانەیە تێگەی خاکەڕیانە ئەڕۆن شاخانی ئەڕۆن پێشمەرگایەتی ئەوان لەگەڵ ئەمانی ئێرە فەرقێکی وای نییە بەڵام شێوازەکەی جیاوازە حەزەکەم ئەم پێشمەرگە بەڕێزانە کار بۆ ئەوە بکەن شەڕ بۆ ئەوە بکەن نەک تەنها بیر لەوە بکەنەوە بۆتی جیلی ئێستا بێکەڵکە بۆ گوێ ناگرێ بۆ ڕێز ناگرێ جیلی ئێستا زۆر ڕێزەگرێ بەڵام چۆن پەروەردەم کردو ڕێز بگرێت لەسەر ئەساسی ئەو پەروەردەی منی دایک منی باو کردومە ڕێز لەم خاکە ئەگرێ ڕێز لە گەورەکانەکرێ بەها کۆمەڵایەتی و نیشتیمانی و خێزانیەکانی لەیە بە شێوەی پەروەردەی من تهدیدی ئەەکەم منی دایک و باوک تهدیدی ئەەکەم چۆن منداڵەکەم گەورە بێ ڕێز لە ینی یەکێک بە دیتەلێک باسیکەم مەسەلەن ڕەنگە یەکێک لای جیلی کۆن مامۆسا ئەگەر تۆ میوانێکەدا ئەگەر خاڵە لە میوانێ بوو شابازە بێت تۆ ڕاکەی قۆنەرەکەی بۆ دانی واگەرم قۆنەرەیە دانەنەی ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بێڕێزی بیاگەر دەست ماچنەکەی بە جۆرێک لە جۆر پێدوانی ئەم وردەکاریانە وردەکاریە کە کابێر احترامی بگری کە پێڵاوەکە دانن هەمووی کە دەست ماچنەکە هەموو شتێ ڕێژەیە ئەم کللتورەی باسی دەکەی کللتوری نەوەی پێشووە ئەم کللتورەی ئێستا بە شێوەی ڕێزلێک خیانەت لێ ناکە سپیکەرێک وەکو ئاهەنگیان ئەمە تەواوە واز لە کللتور بێنە ئمە تەواو تۆی بۆ ماڵی من قۆنەرە بۆ تۆ دانێ ئەمە تاوا من دەست بخەمە بەردەستی تۆ ماچیکەی بە هیچ شێوێک ئەمەی کە پێش ئێستش باسان کرد و باسی عسکەریکرا من بە تاواتی دژی ئەوم چونکە تۆ ڕۆبۆتێک دروست دەکەی ئینسانێک دروست ناکەی ساحێبی مەبادی خۆی بێ و ساحێبی ڕێی خۆی بێ کە تۆ ئینسانێک پەروەردە ئەەکەی فەرقی هەیە لەسەرەوەی تۆ چۆن دسپلینی ئەەکەی لە ئەسکەری فێری زەبط و ڕەبتی ئەەکەی فێر بڵێ سەیدی بەڵێ فەرمو بڵێ ئەڵێ چی تێگە وەکو ڕۆبۆت قورمیشیکە و بڕوە بە قسەت بکە غەزبن لەسەر سەری هەتا ئەگەر لەگەڵیشن نەبێ ئەی باشە ئینسانە کیانی خۆی نیە شخصێتی خۆی نیە مێشتی خۆی نیە عەقڵی خۆی نیە بۆ تۆ ئیش لەسەر ئەوە ناکەی پەروەردەی بکەی پەروەردەیەکی درستی بکەی پەروەردەی عەقڵی بکەی پەروەردەیەکی دەرونی بکەی نەکوکو نەخۆشێ گەنجێکی دەرون نەخۆش گەورە بێ ڕقی لە نیشتیمان بێ بۆ نمونە ئەڕوا یعنی من نیشتیوام زۆر بینیوە سایق گەنجێک لەم گەنجانەی وەکو ئەو بتەمەنێ ساقی کیایەکە تا هینەکەی فانتاکەی بیپسەکەی ئەخوات و ئەخواتەوە هینی سیارەکە فڕێدە ئەمە ئەم پێشمەرگە بە ڕێزانە پێیانەڵێن ڕفتان لە نیشتیمان بێ ئەوە بێڕێزی پێ بکەن چێ پێڵێت پەروەردەی دایک و باوکەکەیە دایک و باوکەکە چۆن ڕفتارەکە منداڵ چاو لەوێکە دوای ئەوەی تر تۆ بەو شێوێ ڕای ئەهێنی شابازەکە ڕێز بۆ مامە با باوکە بۆ خاڵە دانیانی پێڵاوی بۆ دانیان چۆن ئەو ڕێزە دەرەبڕی بە شێوەیەکی گشتی ئەمە باونێ لە کۆمەڵگایە لە ئێستاە باش مەسەلەن من لەگەڵ خاڵی خۆم بڵێن ئەو موالیدی حەفتاکانە بەڵام تا حدێ مۆدێرن و سپۆرتە باشە ئەوە نیە بە پێی مەبادی هەڕاهاتون سەردانی هاتوچۆ ئەو لایەنە کۆمەڵایەتی هەندێک جار تۆ مەشغوڵە بیت بە کار و بارەوە ناتوانانی زۆر سەردانی بکەیت زیاتر خەریکی خۆتەوی پەروەردەکردن و گەورەکردنی خۆت ماوەیەکی زۆر لەم عاجز بوو لە بڕی سەردانم ناگرن بەڵام تێم گەیان کە تەکنەلۆژیا جێ ئەمەی گرتوۆتەوە کە من لە باری سەردانت بکەم لە هەفتەیەکا سێ جار مەچێک بۆکەم تەلەفۆنە بۆکەم و لەوانەشە سکۆرێکی خۆم بۆ بنێرم بمبینی قات و ئاهەنگ مەبەستەکەی ڕێک ئەمەیە بۆ نمونە بە ستایلی خۆتان ئەمێ تێبگەم لەوەی کە ئەم برابە ڕێزانە ڕاکانیان زۆر جوانە بەڵام وەک بیرکردنەوەی خۆیان ئێستا بۆ نمونە شۆڕ لەم ڕای گەنجێک شۆڕشەکە چۆن بیکات ئەچێت ئیمۆجی ئاڵای کوردستان لە ناو کیبۆردێکا زیاکە ئەمە شۆڕشە شۆڕشی گەنجی ئەمڕۆیە چی بکات شاخمان نییە تەقەی تیا بکرێت و پێشمەرگایەتی نەما بیری نەچێت شەڕی داعشیشمان بوو وەرگەنج بوو بەشدار بکات بەڵێ شەڕی داعشیشمانە وەرگەنج بوو بەشدار نەک من با نەڵم بەڵام جۆگر هیچ ناڵێ ئەتوێ بڵێکی شتێکە دەبێ هەموو بیزانین کە کورد نەخۆشیێکی هەیە خۆ بە مەغدور زانین ئەوە نەخۆشیە
هەرچی قسەی کرد خۆ بە مەغدوورزانە حەقیشیانە لە هەندێک لە بەڵام ئەتوو کە ینی تەمەلوکی کردی ئەو نەخۆشیە دانیش هەر بڵێ ئەمن مەغدورم هەموو دنیا غەڵەتە بەس خۆم ڕاستم ئەوە گرفتە باشە چی دیش هەیە مەسەرەن باسی بکەین دەوڵەتە گرنگەکانی جیهان ئەمن بەسەوانەتان پێ دەڵم دەوڵەتە گرنگەکانی جیان بە زەبت و ڕەبت پەروەردەکراون بەبێ عسکەری ئەوە ناڕوە ئیتر با نێکینە کێشە دیسان وەکو مەسەری تاکسیەکەی دەی بکەینە حربی ئەهلی ئەرە عسکەری بکەین یان نەکەن کاکەەوە 20 ساڵە نایکەین با بزان من هیچ چ بوو زەبت ڕەبت نییە باش ئەو نازەی کە دەدرێتە گەنجان بەڕاستی بە حیاتی وڵاتی زاگرۆس ئەوەی نەدیتەوە قەت وەیان لەگەڵ من يعني مستحيل ئەو نازە و ئەو نیامەتێک کە ئەوان دیتیان لەخوا بە زیاد بێ بە حیاتی خۆی کوردستان بەخۆیەوە نەنیتووە یاڕەبی بەردەوام بێت چی بابەتی دیکەشەیە بزن باسی بکەین پێ خۆش ئەتوو بزانین وەڵام سەعاف و پرسیارەیە ئەو نازەی کە باسێکی لە ڕووی چ شتێک بۆ مەتێکبوون لە ڕووە سیاسەکەی کۆمەڵایەتەکەی کە دراوە بە گەنجی قوربان تقریبا یعنی جاران گەڕاچێک سەر لەبەر دوو سیارەت تێدا دەدیت ئێستا لەبەر سیارە بەرناکەوێ ویان ئۆستازەوە هەڵ و مادووبوونی خۆی خۆی پارەی پێیا کرد و ئەمن گوتومە خێری لە سەری برام هەوڵ و مادووبوونی خۆیەتی حاشا دزیوێتی ئەمن ئەو باسیەوە ناکەم ئێستا ئەم نازونامەتەی کە ئەوە ئێستا هەیە سەدان هەندی ساڵەکانی هەشتایەکان و هەفتایەکانە ئیتەفەقنا وەیە یان نا وەیە باش کە ئێمە گەنج بووین یعنی جیلی مە جەناب خۆ هەمووتان لەبیرتانە ئەوی بەلانی کەم جیلی خۆمان هەفتایەکان و هەشتایەکان و هەندێکی نەوەتەکانیش لە عمرمان هەموو ڕۆی لە غارەغاری عسکەری ئیسەدام وەبوویاننا یعنی هیچمان بەلانی کەم 20 ساڵی عمری هەر لە غارەغار و لە مەترسی ئەجا هەی ئەوە دەرچوو ڕزگار بوو هەی ئەوی کوژرا و تێدا چوو باشە باش ئەجا ئێستا بڵێ وەڵاهی ئێستا و جاران یەکشتا مستەحیلە کێشەی سیاسی بەڵام کێشەی کۆمەڵایەتیمان ئێستا هەیە ئەوەندەی درۆکس و ئەم مۆزۆعی تلیاک و شتە ئێستا ئەم کۆمەلگایەمەی عزیێتداوە گەنجانی عزیێتداوە جاران ئەوە نەبوو مەسەلەی LGBT و ئەمەی لێزبیەن و گەی و ئەو شتانە ئەو مۆزوعانە هاتوۆتە کوردستانیش ئەمانم کێشەی گەورن بۆ باس ناکردن بۆ کێشەی گەورە باس ناکرێت ئەمە کاریگەری نیە لەسەر پەروەردەی نەوەی داهاتوش نەوەی داهاتوو چی لێ دەرەچێ هەر هەبوو جاران هەبووە بەس زۆر بە ڕێژێکی کەم زۆر بە ڕێژێکی کەم هەبووە بەڵام ئەوی ئێستا هەیە عفو کاک دەرون دکتۆر قسەکانی تەواوە هەیە هەموو شتێک هەیە بەڵام سەریکە ئەو گەنجە قسێکی زۆر جوانی کرد ئێمە شتە گەورەکانمان پێشتە بچووکەکان پێگەشتووە یعنی ئەبێ بچین لە سەرەتاوە لە بچووکەکان دەست پێ بکەین ئەتاگەنە ئەمەی کە ئێستا دکتۆر ئەڵێ لە گەڕێکێکە لە بەردە ماڵک 3 سیارە هەیە لە باتیەوەی 3 سیارە هەبێ 3 سیارە لە ماڵەکەی هەبێ بێ 3 کەسیان لە پەروەردەیەکی سەقافی بەرزا پەروەردەکرابن ئێمە لەم شوێنە بچووکە دەستمان پێ نەکردووە باش بە من ئیزافەیەکم هەیە گەر یارمەتیم بێت جان من تاکیدم لەسەرەوە کردەوە کە وتم عسکەری شتێکی زۆر چاکە ناحەقم نییە وڵاتان هەیە نیهاییان بە هیچ شێوەیەک شەڕ و کوشتاری نەبینیوە نازانێن شەڕیانی چی بەڵام ئێمە وڵاتێکین ئێمە میلەتێکین هەتا ئێستا ترسی لە ناوچوونمان لەسەرە هەتا ئێستا ترسی ئەوەمان لەسەرە کە بە هەموو لایەکەوە نەمان هێڵن باشە مامەسا بەڵام ئامادەچین چی بکەین ینی دەردی شاباز وتی مەسەلەن گەنجی جێت ئاڵای کوردستان دانێ ئەمە بە شۆڕشێکی مۆدێرن لە خەڵەوە ئەزانی چۆن نابێت چی بکەین یەکی 75 لە ماڵەوە دانی نەخێر کاکە ئێمە بنیادنانی جەسەدیمان ئەوێ کە عسکەری ئەیکە من ناڵم تربەوی عسکەری من حەزم لە تربەوی عسکەریە نیە بەڵام بنیادنانی جەسەدی هەوێ دوای خۆت ڕۆشن بیرکە لە سەعات لامان دو قسە وڵا دوو قسەم پێ دوو قسە ئەم سواسی بابەستا دەکەم قسەکە لەسەر سەرانە کاکرد پێشمەرگایەتی نیە شەڕ نییە معنای ئەوە نییە بڵم ئیلا شەڕکرد بۆ پەیداکەم هەتا تووشی پێشمەرگایەتی بی قسەکەم لە ئەوەلیەوە گوتم گەنج تەنیا 6 مانگ لە کۆشی داچی دوور کەوێتەوە باشە قسەکەی دووە میشم وەڵی وە لە بیرم چووە بای چ بوو حەزەکەی دوو قسام کرد قسەکەی دووەمە ئەگەر بیر کەوتۆیکەین بە پاکێجێک لە سوۆشیال میدیای ڕووداودایانین دوا قسم بۆ بکەس
کۆی ئەم باسانەی کە باسێکن ئەو دەسانی کە بۆ جیلی ئێمە ڕایگەشێ بە باشمانەوە بە خراپمانەوە لە ئەستوی جیلی پێشومانە ئێمە دەرەنجامی پەروەردەی ئەوان من کوڕیچە کوڕی پیاەکەم والی باش کا قارچەکەیەکە کرد من ئەڵێم من لەگەڵ ڕایەکەی کاکە شوانانی لەبەرەوەی بارودۆخ خۆی کردووە کە ئەو شتە لە دەسەڵاتی ئێمەیانە بێ ینی بارودۆخەکە لە ئێمە بەهێزتر بووە کە ئەم دۆخی دروست کردو ئێستایەکی چێک و جەنابە گلەی هەیە باش من ئەوەم من تەنها لە کۆتایاڵم بەس بتوانین یەکتر قوبول بکەین و بتوانین جیاوازەکان ئەڵنگارەکان قوبول بکەین ئەگەنە ئەنجام بە یەکتر قوبولکردن ئەو بۆشایە گەورەی لە بینی جیلی پێش و جیلی ئێستەیە جیلی پێشوو ئەبێ ببێتە بناغە لە ڕووی پەروەردەیە ئەبێتە بناغە ئەوان بناغە جوانەکە داڕێژن جیلی ئێستا وەکو خۆی قبول بکرێ مثلەن ئەو جیلە بەبێ جیهازی مۆبایل ناتوانانی بژی با من قبولی بکەم بەڵام ئاراستەی بکەم چۆن ئەو جیهازە بەکاربێنێ بە هەڵە بەکاری نەهێنێ خۆی پێپەروەردە بکە مێشک و عەقڵی خۆی پێپەروەردە بکە بتوانێت داهاتوویەکی پێدابین بکە بە شێوک لە شێوەکان چونکە تاقەیەکی زۆر جوانیان هەیە ئەم گەنجە ئێستا مامۆسابیرێکەوتەوە نەوەڵا بەڵام تەنیا ئەوە دەڵێم خۆ بە مەغدور زانین نەخۆشیە نەخۆشیە دەباتە من المهدی إلى اللحد عربي يعني کە تو دانیشتی هەر بڵێ پێشەچی خۆت بە مەغدور دانا ئەمن لە فلان کەس بەدبەخترم ئەمن لە فلان کەس لە من باشترە بە هیچ ناگەی ئەگەر هەموو ئەرجەنتینت لەسەر تاپۆکەم ئەرەوەندە دەڵێن دەسەکانێ خۆش لە کۆتاییە ئەم بەرنامەیە دوو ڕێی نەبوو دایان ڕێی هەبوو من هیوادارم بەرنامەی دەروون ببێ بەو سنتەرەی کە یەکجار وەکو چۆن مامۆسا باسی کرد یەکجار با بە خۆمان بڵین ئێمە میلەتێکی زۆر پێشکەوتونی ئێمە میلەتێکی زۆر ڕۆشنبیرنی ئێمە میلەتێکی زۆر شۆڕژگێرنی ئێمە میلەتێکی زۆر ئەدەبپەروەرنی ئەم پێشگرانی کە بە شارەکانی کوردستانەوە نراوە شاری ڕۆشنبیری پایتەختی گەشتیاری ئەڵەی شاری ڕۆشنبیری لەم سەری شار بۆ ئەو سەری شار سینەمایەکەیە ئەڵەی شاری ڕۆشنبیری لەم سەری شار بۆ ئەو سەری شار بە سێ مانگجارێ چالاکیێکی هوەری باش پێشکەش ناکرێت یەکجار ئەم دروشمانە لە قۆمان بکەینەوە دەست پێ بکەین کەوات هیوادارم شتێکمان کرد بێخواپیس